دەمە خاوێن کردەوە لە سانەوەتی میکرۆبەکانت دەرکرد جا دوای ئەو بیرە نەچێ سیواک بکە سیواکەکە بە دەربێنە ئەگات دەیبێ 5 جار سیواک بەکاربێنە چکە بۆ ئەمە میکرۆبەکان پاکاتەوە ئەمە خاوێنەکاتەوە ئەمە پوو بەقوتەکە ئەمە دان بەقوتەکە ئەمە نایەڵێت دان تووشی کلس بێت نایەڵێت میکرۆبەکان لەسەری بنیشن لعاب زیادەکە چاو بەقوتەکە سبحان الله والله ئەمە هی ئێمە نەبوایە بەڕای اختراعی لەسەر وەرەگیرا لە هەموو عالەمە بەخسی لەسەرەکە جایزەی نۆبڵی لەسەر وەرەگیرا بەس بەداخەوە چونکە مسلمانانە بێنازە هەموو ڕۆژە بە مناڵەکانمان لین ڕۆژە جان چیت دانشت چینەکە خوارد دانشت ها فیری ئەومان کردو مناڵێک جوانەکە سیواکت کرد باوەجان ها ئەومان لە دەممان ڕایە وەکو پێغەمبەری خوا کردێتی بەڵێ ئەی سیواکمان دوای ناخواردن بەکارهێنا بەڵێ ئەمە عەزەمەتی دینەکەی ئێمە